لەگەڵ ئەوەی کە بێگومان ئەزانن کە گۆڕانکاری بەسەر زۆرێک لە کار و چالاکی ڕۆژانەیە دەبێ حکمی گۆڕانکاریەکان بەسەر ڕەوشی کەش و هەوایە لە یەکێک لە ئەو کارانەش کە لەوانەیە گۆڕانکاری بەسەرا بێت ئەو خزمەتانەیە کە ئێمە بۆ ڕوەکەکان ئەنجامی ئەدەین و یەکێک لە بابەتەکانش کە پەیوەندی بە باخەوانیەوە هەیە ئەوەیە کە هەڵپاچین بۆ دار و درەختەکانە کە بە چ شێوەیەک ئەم هەڵپاچینە ئەبێ ئەنجام بدرێت لە چ وەرزێکا بۆ جۆری ئەو دارەی کە هەتانە ئەبێ هەڵپاچینەکە لە چ وەرزێکا بێت و ئەو جۆرەداری کە پێویست هەڵپاچینی بکرێت کام جۆرە دارەیە ئایا هەموو جۆرە دارەکان سنەوبەر یان هەموو جۆرە دارەکانی تردارە بەردارەکان پێویست هەڵپاچینی بۆ بکرێت ئەمە بابەتەکە گرنگە هەندێک لە دارەکان بەداخەوە لە ساڵانی ڕابردووە بە جۆرێک هەڵپاچینی بۆ کراوە کە سەیری دارەکەی ئەسڵان لێم دارە زیین و نابێتەوە ئەمە قەتڵ و ئام کراوە ئەم دارنە هەڵپاچینی بۆ کراوە ڕێکردنەوەی بۆ کە هەندێک لە دارەکان پێویستی بە هەڵپاچین هەیە بەڵام بە شێوازێکی دروست بەس بۆ ڕێکردنەوەی دارەکە. قسەکەن و زۆر جار ئەیانەوێت لە شوێنەکە بۆ نمونە لە پارکێکە ئەیانەوەی هەڵپاچین ئەنجام بن لە ڕاستیە مەبەستیانەوەی جوانکاریەک ئەنجام بن بەڵام بەداخەوە ئەبینیت لقی ناوەی دارەکە هەمووی دیار ئەبێت و واتە لە جیاتی ئەوەی کە ڕەواڵەتێکی جوان بن بە درەختەکە بینی ناشرینیان کردە لە هەندێک لە شوێنەکانش بەڕاستی ئەگەر شوێنەکە سروشتی بێ پارکێکە بەتایبەت ئەو پارکانی کە لاانێ دوورە دەست بێت ئەمانە لاانێ هەر ئەوەی کە بهێڵێت وەکو خۆی بمێنێتەوە جوانترین کار بێت کە ئەنجامی ئەدەی جا بۆی کە بزانین بەڕاستی هەڵپاچینەکان ئایا ئیتر ئەوە کە وەرزی گەرماتەوە بێت هەڵپاچین لە لای خۆمان ئەنجامە دێت ئەمە تا چەند دروستە ئەمە کۆمەڵێک بابەتە ئێمە ئەمانەوێت لەگەڵ میوانەکەمانە تاوتوێ بکەین و زانیاری لەسەر وەربگرین ئەوەی کە بە پێی جۆری دارەکە ئایا بەر بێت ئایا داری تەنیا زیینە بێت ئەمانە ئەبێت بۆ هەریەکان ڕێنمایەکان چۆن پەیڕۆ بکرێت لەسەر ئەم بابەتانە دوێن بە میواندارەتی بەڕێز بەهرۆز سالار بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی کە داوای لەکەن لە لامان ئامادە بێت کاک بەهرۆزگیان سڵاوە لێبێ زۆر بەخێر بێ سەرچاو بەیانی بەڕێزت باش فەرموو باشیش کرد مانوش نەبن فەرموو بەڕێزت هەوڵێکی زۆر زۆر جوانتان داوە بۆ جوانترکردنی شارەکە و بە تایبەت پارکەکان دەستان خۆش بە دەستی بەڕێزت و هاوکارانت خۆش بێ و پێمان بڵێ کاک بەهرۆز هەڵپاچینەکان ئێوە وەکو خۆتان لە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیەوە لە کێکۆ دەستی پێکەن وەکو زانستێکی کەی بەڕاستی دروستە بۆ هەڵپاچین. سپاس بۆم دەرفەتە وەکو هەڵپاچین بە زیاتر من لە سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە باس بکەین زیاتر من لەسەر ئەتوانم لەسەر نەمامەدارە زیینەکان جوانیەکان من قسە بکەم ئێمە وەکو بەڕێوەبەرایەتیمان ئەو ڕاگەیەنین کە بەرەو وەرزی پاییزە ڕۆین بۆیە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە هەڵپاچینێکی زۆر نازانستی لە کۆڵانەکان لە شەقامە گشتیەکان لە بەردەم خان و ماڵەکان لە ناو پارکەکان یعنی ئەتوانم بڵێم بەشێکیان کە لە ڕابردووە کارمەندی خۆشمان لەوانەیە بەداخەوە کردبێتی بۆیە ئێستا ئێمامانەوێت ئەم شتە بە زانستی بکەینەوە ئەم شتە ڕێکەینەوە واتە چی هەڵە ئەنجام درراوە پێشتر کە ئێستا بێت چاک بکرێت زانستی بکرێت بۆ نمونە ئێستا ئەو دارانەی کە پێشتر هەڵپاچینیان بۆ کردووە بیلەوە نەکراوەتەوە ئایا چ دارێک پێویستەکە هەڵپاچرێ چ دارێک پێویست ناکە هەڵپاچرێت لەبەر چی هەڵپاچرێ و ئەو ئالیەتیانەی کە بەکاری ئەهێنن چین هەڵی پاچن وێ ئێمە ئێستا ئەوە ئەمانەوێت ڕێکەینەوە چاکیکەینەوە بە هەوڵاتیانی خۆشەویستی شارەکەمان دەڵێن من ئەتوانم وەکو سنووری جوگرافیای بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ئێمە هەڵستین بە چاودێریکردنێکی ور بە بەدادوچوون هەم لە کۆڵانەکانە لە شەقامەکانە لە هەر شوێنێکە بزانین کە دارێک بەنا زانستی هەڵە پاچرێ یا سەبەبی هەڵپاچینەکەی چییە بۆی ئێمە بەڕاستی کاریاسایی بەرامبەر ئەو حاڵەتان ناگرینە بەر ئەگەر ئاماژەیە بۆ بدەین ئێمە چه دارێک پێویست بە هەڵپاچینەکە ئێمە لە کۆڵانەکان لە شەقامە گشتیەکانە لە ناو شاری سلێمانیە دوو جۆر دارمان هەیە کە پێویست بە هەڵپاچینەکە و کە ژمارەیەکی زۆریان هەیە و بەرچاون ئەویش داری سەبابەحە داری کالپتۆسە یوکالپتۆسە بۆ ئەم دوودارە لەبەرەوەی دارێکی خێراگەشەن کە ئەو دارانی خێراگەشەن خۆیان پتە ناکەن کە خۆی پتە ناکە بەرگەی زۆر گەورە بوو فەرعەکانی بەرگەی ڕەشەبە بە هێزەکەی شاری سلێمانی ناگری ینی ئەوش ئەو سەبەبەیە کە ئاڵێم وەکو جۆری دار بۆیە پێویستەکە ئەمیش هەڵپاچینێکی زانستی بۆ بکرێن نەک
ڕێکردنەوەیەکی بۆ بگرێ بزەبت بە ئەوش بە مەقەست بە مشار ئەو ئەداواتە زانستیانی کە پێویستە بۆ تەقلیمکردن بەکار بهێنرێ ئەویش بە شێوەیەکی ڕێکردنەوە ینی خەفیش بکرێتەوە نەک بەوەی تۆ هیچ فەرعێکی پێوەنیێڵی بەس قەدە ڕئیسیەکەی دارەکە بیێڵیتەوە کالب تۆزیش یو کالب تۆسیش بە هەمان شێوە دارێکە ئەویش هەر خێراگەشەیە هەرچەند ئەو بڵێن چەند سلیاتێکی کەی هەیە بۆ شەقامەکان نابێ بۆ شۆستەکان نابێ جای سایمام دوودارە لە شەقام و شۆستەکان و پارکەکانی ناو شاری سلێمانیش هەنایان ڕوێنین بەڵام ئێمە دڵنیاییەوە پلانێکی باشمان بۆ شێوە هەڵپاچینە داناوە و لە داهاتووە کە ئێستا بەرە وەرزی پاییز ڕۆین ئێمە نزیک بووینەوە لە بیدایەتی لە سەرەتای وەرزی پاییز شێوەی هەڵپاچینەکانمان ڕێکردوێتەوە لێرە بە هاوڵاتیانی خۆشەوی سەڵێن کە سەردانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی بکەن بۆی کە بە شێوەیەکی زانستی ڕێنماییان بکەین چۆن ئەو دارانە پێویستەکە ئەو دوو زۆردارە هەڵپاچینی بۆ بکرێت لە بەدەرەوە ئێمە داری وەکو وەکو داری ناروەند وەکو چەندارێکی کە پێویست ناکە هەڵپاچینی بۆ بکرێت بەڵام ئەویش ئەکەوێتە سەرەوەی کە ئایا شوێنی نەمامەکە کە لێ ڕوێنراوە کوێ ئەگەر لە حاڵەتێکە تەلی کارەبا هەبوو ئەو بەڕاستی هۆکارێکە بۆی کە تەسیرەکات لە کاتی ڕەشەبایە لە کاتی بەفربارینە لە کاتی بارانبارینە ئەبێتەوەی شۆرتی کارەبایە ئەمە پێویستە ئەوەشیان دیسان بە شێوەیەکی زانستی هەڵپاچینیان بۆ بکرێ ئەنی بە کورتی ئەگاتە جۆری دارەکە شوێنی دارەکە باشەوە سنەوبەرەکان چی ئەوانش پێویستیان پێی هەیە سنەوبەرەکانیش پێویست ناگات سنەوبەر هەر ناکرێت بە هیچ شێوەیەک تەقلیم بکرێت چونکە عادەتەن تەقلیمکردنیش ئەبێتە هۆی بە شێوەیەکی نازانستی بکرێت ئەبێتە هۆی نەخۆشی بۆ ڕۆکەکە بۆ ناکرێت بۆ جۆرەکانی سنەوبەر سنەوبەری زیینەکان بەڵێ ڕێکردنەوەی بۆ کرێ بەس دیسان ئەویش ئەداواتی ئالیاتی ئەو ڕێکردنەوەیە جۆری مقەستەکانی جیاوازە هەیە مەقەستی بە مشاریە بە مەقەستی کارەبایی بە مەقەستی تایبەتی خۆی هەیە بۆ ڕێکردنەوە بۆیە هەموو ئەو شتانە ئەوەی کە بۆ زیینە بەکارهێنێمە ڕێکردنەوەیە بەڵام هەڵپاچین بە شێوەیەکی نازانستی بکرێ ئەبێتە هۆی نەخۆشی بۆ نەمامەکەش چونکە دیسان کاتی هەڵپاچینی ژەر هەیە بۆیە ئەگەر بێت تۆ ئەو نەمامە بە شێوەیەکی نازانستی بەداخەوە کە ساڵانی ڕابردوو بە تەوراز ئەو تەوراز بۆچی دروست کراوە بۆچی بەکارێ بۆ بەکاری کە تۆ لە قاگەر پێویست بێن نەخۆش بێ یان پێویست بوو کە باسمان کرد خەفیفی گەڵی پاچی دوایی لە عەرزەکەیە لە زەویە بۆی وردی بکەی بۆی کە ئاسان باریکەی یعنی تۆ لە کات تەوراز لە شوێنێکا بەکارێنی کە فەرعەکە کە ئەو لەقەت لێ کردوێتەوە نەک ئەو بچیت لە نەمامەکە خۆی بە تەوراز بەکاری بێنی چکە هەر ئەو شوێنی تەوراسەیە کە بەداخەوە توێکلی دارەکە پاکەکە ئەبێتە هۆی نەخۆشی لاڕەشە و فطریات و چەنەها زۆری نەخۆشی باشکار بەنزۆک و دارە بەردارەکان بە تایبەت داری تو داری هەنجیر هەندێک لە دارەکانی تر کە هەڵپاچین بۆ لێ ساڵانە و لە ساڵانی ڕابردوو ئەومان بینیوە ئەمەش پێویست باڵپاچین ناکات وەکو باسم کرد لە سەرەتایە من ئەتوانم لەسەر نەمامە زیینەکان قسە بکەم نەمامە بەریەکان ئەوە بەڕاستی دراسی زۆری هەیە ئەو جۆری هەڵپاچینی تایبەتی خۆیان هەیە ئەوە بە پەیوەندی بە بەڕێوەبەراتی باخچەکانیش ئێمە نەمامی بەردار و نەمامی میوەمان نییە بە شێوەیەکی کە بڵین بەڵام ئێمە زیاتر نەمامی زیینەمان هەیە بۆیە من ئەتوانم لەسەر نەمامە زیینەکان بۆ نمونە تو پێویست بە هەڵپاچین ناکە بۆ هەڵی پاسم چونکە خۆی لە عیلمی زراعی و کشت و کاڵە لە بینی ڕەگ و نمووی سەوزایی سەرەوەیە تەوازن هەیە یعنی تۆ بەپێی گەورەبوونی گەڵاکە لەسەرەوە ئەو ڕەگ دروستەکە لە خوارەوە بۆیە ئێمە پەیامەکەمان ئەوەیە وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ڕای ئەگەێنین با لێگەڕین لە داری سەر جادەکان لە داری کۆڵانەکان با کارێکی وا بکەین وەکو زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی ژینگە لە بواری ژینگەیە لە ڕووی سەوزاییەوە لێگەڕین لەسەر جادەکانمان تۆزێ نەمام سێبەر باتەوە بە شەقامەکانمان نەمام تۆزێ گەورە بێ بە نەمامی شەقامی ئەم شەقامەی ئەمبەر لەگەڵ نەمامی شەقامەکەی ئەو بەربابیاتەوە لە یەک یعنی چه سەبەبێک هەیە چ ڕێک چی زانستێک هەیە پێت دەڵێ تۆ بڕۆ ئەم نەمامە هەڵپاچینی بۆ بکە بەداخەوە لە قوپۆی پێوە ناهێڵن بڵێ سەبەبەکەی ئێمە بە حکمی ئەوەی کە ساڵانێکی زۆرە لەم بوارەیە کارەکەین بەداخەوەم قسەیەکەم یەکێک لە ئەسبابەکان ئەوەیە کە نزیشی وەرزی پاییز ئەبینەوە ئەو نەمامە گەڵا ئەوەرێنێ بە تایبەتی نەمامە گەڵاوەریەکان ئەو خۆشەویستانە یا ئەو هاوڵاتیانە یا هەر کەسێکی کە ناوی ئەنی لەبەر ئەوەی ئەو مدەی چەند ڕۆژە گەڵاکە نەوەرێت کە جوانی قەکەوەی ئەو گەڵاوەری نەژ وەرزی پایی جوانیی خۆی هەیە جوانێکی خۆی هەیە بەس لەبەر ئەوەی ئەو گەڵایە
حوشەکەی یا ماڵەکەی یا بەردەرگاکەی یا کۆڵانەکەی پیس نەکا لە پێش ئەوەیە دێن هەڵپاچین بۆ نەمامەکە ئاکەن پێش ئەوەی گەڵا پاییز دروست نییە نەک دروست نییە یعنی بەبستم کە لەسەر نەمابی کە ئەو نەمامە بۆ نمونە باسی تو ئەەکەینەمە پێویست ناکە هەڵپاچینی بۆ بکەینەوە قەتعیەن ئەلا ئەگەر لقێکی وشک بێ بچینێمە و لە قەوشکە لێکەینەوە یا وتمان چۆن پێشتر باسمان کرد لە حاڵەتێکی کارەبایە بێ هەر هۆکارێ بێ ئەمە بەڵێ وەرزی پاییز وەرزی هەڵپاچینە لەوەیە گرستمان نییە بەڵام کە تۆ نەمامێک پێویست ناکە هەڵی پاچی بۆ ئەچن هەڵێ پاچن وەکو باسم کرد لەبەرەوەی گەڵاکەی ئەوەرێ خۆی جوانی پاییز لەو گەڵایە شایەکە ئەچێتە سەرزەوی من مەبەستم ئێستا کاتە دروستەکەی هەڵپاچیم بەڵێ کاتی دروستە لە دوای پاییزەوە کاتی دروستە لە دوای لە سەرەتای پاییز ئیتر لە مانگی دەیە بە دیاریکراوی کەی کاتی دروستە بۆ ئەو داری کە پێویستی بە هەڵپاچینە ئەو کاتێک کە ئیتر ئەتوانم بڵێم گەرما بە تەواوەتی ئەشکێنرێ نامێنێ ئیتر عادەتەن لە سەرەتاکانی وەرزی پاییزەوە بۆ هەڵپاچین دروستە بە تایبەتیش لە بدایەتی وەرزی بەهاریشە کە گەشەکە ئەویان حاڵەتێکی زیاتر بۆ جوانکاری بەکارهێنرێ ئەگەر لقێکی دارەکە وشک بێ یان بۆ نمونە پێویستکە شکڵێک جوانکاریە بێ بەدارەکە پێویستکە بەڵام ئێمە باسەکەمان ئەوەیە کە ڕاستە لە وەرزی پاییزە وەرزی هەڵپاچین ئەتوانی نەمام هەڵپاچی بەڵام ئایا چ جۆرێک پێویستەکە هەڵی پاچیت لەو نەمامە زینانی کە ئێمە باسمان کرد لە شەقام و لە کۆڵانەکانە بۆ ئێمە و پەیامە ڕائگەێنینەوە و لەم ڕۆژانەیە هەتا بە ئاگادارکردنەوە ڕایگەێنین هەتا بە احتیمالە کۆنگرەوشتی لەسەر بکەین کە ئەمە بەڕاستی دیاری دێ بۆ لە ساڵانی ڕابردووە ئەمانەوێ ئەو دیاریدەیە خەڵک ئاشناکەینەوە باسکەینەوە بۆی کە هەندێک لە دارەکان بە جۆرێک هەر بەس قەدەکانە هێشتەوە هیچ شتێکی پێوە بەداخەوە من ئەمە یەک نمونە لەسەرەوە باسکەم ئێمە هەمومان لەوانەیە زۆربەی هاوڵاتیانی ئەم شارە خۆشەویستەمان سەردانی باخی گشتی کردبێ باخی گشتی جوانی باخی گشتی من دایمە زۆر بە نمونە باسیەکەم جوانی باخی گشتی لە چیایە جوانی باخی گشتی بە دەرەجەی یەکەم لە گەورەبوون و تەمەنی ئەو نەمامانەیە کە لە ساڵانی ڕابردووە وازی لێ هێنراوە خۆی سروشتی طبیعەتی خۆی وەرگرتووە کە ئەم نەمامە سروشتی طبیعەتی خۆی وەرەگرێ کە گەورە ئەبێ سێبەرێکی زۆر دروستەکە بۆ شوێنە سروشتێکی زۆر طبیعی دروستەکە یعنی بۆ نمونە ئەچیتە باخی گشتیەوە نازانم ئەگە بڵم چی تەیر و باڵندە هەیە تۆ جۆر لە دەنگەکانی ئەبێ دەنگەکانی دەرەوە کەمەکاتەوە ئۆکسیجن بڵێ ئەوە بێ لەوەی کە ڕێژەی تەپوتۆس کەمەکاتەوە ئۆکسیجین زیاترەکە ژینگەیەکی جوانترێتەوە سیمایەکی جوانیشی هەیە ئەو نەمامانە گەورە بووە وێ ئێمە ئێستا بە وردی کار لەسەرەوە ئەەکەین یعنی هەتا لە شەقامەکانی پیرەمێرد و لە زۆربەی شەقامەکانی کەی ناو بازاڕ و ناو شارە ئێستا ئێمە بە دراسی ورد وەکو ئەوەی کە لە سنووری بەڕێوەبەراتی باخچەکانمانایە کۆبنەوەمان لەسەر کردووە کە ئەو لقە ئەگەر وشک بێ نەخۆش بێ ئێمە بلیکەینەوە یان ئەگەر هۆکارەکانی کە باسمان کرد کارەبا بێ هەر هۆکارێکی کە بێ ئەژینا ئێمە واز دارەکان وازی لێنی سروشتی طبیعەتی خۆی وەرگێ شارەکەمان ژینگەی زیاتر سەوزتر بێ زیاتر جوانتر بێ سیماکەی زیاتر سێبەر دروستکە بتوانین بەهۆی ئەم نەمامانەوە دەرەجەی حراری شۆستەکانمان شەقامەکانمان کەمترکەینەوە خەڵک بتوانێت لە سێبەرەکەی تۆزێک بحەوێتەوە ئیسراحەتێ بکە لە وەرزی گەرمایە بۆیە ئێستا ئێمە بە وردی کا لەسەرەوەکەین دەستان خۆش بێت جا ئێستا بابینە سەر ئەوەی کە ئەم بابەتی زانستی هەڵپاچینە بابەتێکە کە بێگومان ئەوەی کە لەکوێیە ئەبێت ئەم هەڵپاچینە بە چ شێوەیەک ئەنجام بدرێت واتە بە خواری بێ بەڕێکی بێ هەموو ئەمانە پێم بە حساب و کتێبی هەیە وایە بەدڵنیایەوە ئەبێت چۆن بێت ئەمە ئێمە ئەوەی کە باسمان کە لە قێوشک بێ یا پێویست کات ئەو نەمامەی پێویستکە کە تۆزێک ڕێخرێتەوە پێویستەکە بە مەقەسی تایبەتی خۆی بەکار بهێنرێ مشار بەکار بهێنرێ و پێویستەکە گەر ئەو لەقە نەخۆش بوو تۆ مەقەستەکەت ئەو لەقە نەخۆشی بڕێ بێت تاقیم کرێ مەقەستەکە دوایەوە یان ئەو فەرعی کە لێ ئەکرێتەوە بەڵێ بەلاری لێ بکرێتەوە باشترە لەبەرەوەی کە ئاوی لەسەر کۆنە بێتەوە لە وەرزی بارانە فتريات وتعفنات روندا ولقل أويا جورة شسبك هي بكاره هنري سامل
ئەم چەند مانگەی ڕابردووە ئەو نەمامانەی کە فەرعێکی وشک بوو بێ یا لە پارکی ئازادی پێویست بوو بێ ئێمە ئەو فەرعانەی کە شۆڕ بۆتەوە کە بۆی دەستی نەگاتە دەست بۆی کە خوار نەکرێتەوە هەڵم ئەگەر لێشمان کرد بێتەوە جۆرە چەسپێکمان لێداوە بۆی کە هەم نەخۆش نەکەوێ هەم بۆی کە هیچ جۆرە فتراتێک ڤایرۆسێک بە نەمامەکە نەوێرێت و نەتوانێت لەو شوێنەوە چکە ئەو شوێنە کە تۆ هەڵپاچینی بۆکەی حساب کەوەکو مرۆڤ برینارەکرێت ڕێک برینارەکرێت جا ئێستا لە حاڵەتی بریناربوونا چۆن ئێمە تەداوی ئەکرێ ئینسان ینی ئەبەسرێت بۆی کە هیچ بۆچی ئەم بەسنە ڕوایە ئەم تەداوی ڕوایە بۆیە کە هیچ نەخۆشیەک ڤایرۆسێک نەچێتە ژانی مرۆڤەوە بۆیە بە هەمان شێوە ئەویش نەمامەکەش بە هەمان شێوە پێویستە تاقیم بکرێت دوای هەڵپاچینەکەەوە ئەو جۆرە چەسپەی لێ بدرێ بە هەمان شێوەی چۆن پێچینەکە باسەکەم بۆی هیچ جۆرە نەخۆشیە بەڵێ کاک بارۆز وەکو بەڕێوەبەرەتی باخچەکان پلانتان چییە و ئەوەی کە ئیبینین ئێستا لە شەقامەکانی سلێمانیە بەوردی کار لەسەر جوانکردنی شەقامەکان لەسەر بلواری شەقامەکان بەتایبەت لە شەقامی بازنەی مەلیک مەحموود هەندێک لە عەرەبانە و گیان و هەندێک لە شتی جوان ئەبینین کە گوڵی تیاڕوێنراوە شتی جوانی بۆ کراوە جوانکاری زۆر کراوە لە شەقامەکانە پلانتان چییە بەتایبەت بۆ شەقامەکانی ناوبازار شەقامی مەولەوی شەقامی ئۆرزدی شەقامی پیرەمێرد زۆر جوانە ئێمە بۆ شەقامی مەولەوی و پیرەمێرد و ئۆرزی و قەنات و زۆربەی شەقامە گشتیەکانی ناوشار هەڵمەتێک دەست پێکا لەم ڕۆژانەدا لیژنەمان تەشخیصە کردووە بۆ ئەو حاڵەتە ئێمە بەداخەوە زۆر لە هەندێک شوێن لە شەقامەکانە شۆستە شوێنی نەمامەکان کۆنکرێت کراوە یەکەمیشمان دەست پێکەین ئەو شوێنانە هەمووی چاکەینەوە کۆنکرێتانە لابینەوە نەمام لەو شوێنانە نەمامی گەورە بە تایبەتی نەمامی تو نەمامی ناروەند ئەم دوو جۆر نەمامە بە دەرەجەی یەکەم کە بەرگەی کە شۆوایەکی سلێمانی زۆر باشەکە کە سێبەرێکی زۆر گەشەیەکی جوانی سەوزایی هەیە کە زۆر ئەتوانم بڵێم تەمەنێکی زۆریان هەیە لە ناو شاری سلێمانیە چەندەها ساڵە کە تەجوبەی لەسەر کراوە بۆیە ئەو پلانەمان هەیە کە ئێستا و چاڵانە هەمووی هەڵەکەنینەوە ئەوەی کە کۆنکرێتیان کردووە بەداخەوە ئایا دوکانارێکە خاوەن مڵکێکە هەر کەسێکە ئێمە لیژنەی تایبەتی بەدانین و لەم ڕۆژانەیە دەست پێکەین بە ناشتنەوەی نەمام لەو شوێنانەیە چونکە بەڕاستی پلانی بەڕێوەبەرایەتی باخچەکانەوەی هەم لە شەقامە گشتیەکانە هەم لە بلوارەکانە کە باسیشمان کرد بەڕاستی ئەمانەوێ جوانکردنێکی زیاتر بدەین لە ڕووی سەوزاییەوە بە شەقامەکانمان بە باخچەکانمان بە بلوارەکانمان ئێمە لە سێمانگی ڕابردووە بە تایبەتی تەرکیزمان لەسەر ئاودێریکردنی باخچە و بلوار و نەمامەکانی شۆستەکانمان بووە بە خۆشحاڵیەوە توانیمان ئەو پلانی کە دامان نالی دەرچین کە لەگەڵ ئەوەی کە گەورەترین ئەتوانم بڵێم ڕیکۆرد کرا پێم وابێ ئەم ساڵ کە گەرمایەکی زۆر بەهێز ڕووی کردە هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی کە ئەو گەرمایەکی زۆر بەهێز بوو لە چاو ساڵانی ڕابردووە بەڵام ئێمە بە کەمترین زیان لەو گەرمایە دەرچوین پلانێکی باشمان بۆ دانا لە ماوەی فترەی ئەودێریە ئەتوانم بڵێم دیقەتانە بێ هەم بازنەی مەلیک مەحموود هەم بلوارەکانی ناوشار هەم باخچەکان سەوزایەکی زۆری پێوە دیار بووم ساڵ لەگەڵ ئەو گەرمایە بەڵام ئەمە بەڕاستی چەند کۆبوونەوەی لەسەر کراوە پلانی بۆ دانراوە کە ئەم ماوەی دووسێ مانگە کە ئەم گەرمایە هێتە بەردەممان خۆمان بۆ ئامادە کردبوو کە ئاودێرێکی زۆر باش بکەین بۆیە ئەو وەرزەمانە توانم بڵم لە کۆتایەکەیە ئەو گەرمایەمان تێپەڕ کرد زۆر باشی لێ هاتینە دەرەوە و سپاس لێرەوە سپاس دەستخۆشیم بۆ سەرجەم باخەوان و کارمەند و مۆندیس و چاودێرەکانی بەڕێوەبەرایەتیمان هەیە کە ئەو پلانی دامان ناتوانیان جێبەجێ بکرێ و ئەو گەرمایەت تێپەڕکەین نەمامەکانمان وشک نەبێ بەڵام ئێستا لە پلانی ئێستامانە ئەوەیە ئێستا دانیشتوین کە ئەو پلانەدانین چۆن ئێستام شەقامانی جادی مولوی شەقامە گشتیەکان ئەو شوێنانەی کە لە بازنەی مەلیک مەحموود ماوەتەوە لە ئەطرافەکانە چۆن ئەم شوێنە گشتیانە سەوزکەین ئێستا بەدەستخۆشیەوە بۆ سەرۆکی شارەوانی سلێمانی خاتو لەیلا کە زۆر هاوکارە زۆر پاڵپشتە لەگەڵ ئەنجومەنی شارەوانی بەڕێزە کە پلانیشانداناوە ئێستا لە بری سەوزکردن ئەم لە بری سەوزکردنە بۆ نمونە وەبەرهێنێک لایەنێک کۆمپانیایەک هەر شوێنێک بینایشی بازرگانی کە پێویستە لە سایە 25 یا ئەو ڕێژەی کە بۆی دانراوە سەوزایی هەبێت ئەگەر ئەو ڕێژەیی نەبوو ئێستا ئەهێنرێت لە دەرەوەی شوێنەکەی خۆی لە ناو شاری سلێمانیە شوێنیان تەسلیم ئەکرێ کە هەم سەوزی بکەن هەم بەڕێوەشی بەرن ئیدامەشی بکەن بە بەردەوامی یعنی ئەمە ئێستا حالیان بە دەستخۆشیەوە
بۆ سەرۆکی شارەوانی کە ئەم پلانەی خچۆتە بواری جێبەجێکردنەوە ئێستا ئێمە لە ڕاوێژین وا خەریکی دراسی ئەو حاڵەتانەین لەگەڵ ئەو شوێنانە ئەو لایەنانە ئەو وەبەرهێنانە ئێساوا شوێنەکانمان هەڵبژاردووە هەتا دووسێ شوێنی گەورەی ناو شاری سلێمانی لەسەر بازنەی مەلک محمود ئێستا تا دوێنێش خەریکی دیزاینە چێکردنەوەی دیزاینەکانین و دیزاینەکانی چێکەکەینەوە دەسەکەین هەڵمەتی سەوزکردن. دەستان خۆش بەلشتان ساخ بە کاک بەهرۆز باسی ئەوەت کردبوو نمونە ئێوە ئێستا بە تەمان کۆمەڵێک لە نمامەکان بچێنن وەکو تو یان ناروەن ئەمانە. لە کاتی هەڵبژاردننی نمامەکانە تا چەند هەوڵەدەن ئەو نمامانە بێت کە بۆ نمونە بۆ شاری سلێمانی گونجاو بێت. ئێستا ئێمە ئەیبینین زۆرێک لە نمامەکان ڕەشەبایەک هەڵئەکا بەداخەوە داری چەند ساڵە نەک نمام ئەشکێ دارەکە. تاکو ئێستا لە پلانە تازەکانتان هەڵتەنداوە بە دووادا چوونێک بکەن کە لەمە بەدووە نمامەکان ئەو نمامانە بێت کە بۆ نمونە شاری سلێمانی گونجاو بێت. بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم 100% لیچمان لەسەرەوە کردووە چون خۆم من 18 ساڵە هەل لە بواری باخچە و لەناو ئەو بوارەیە خۆم لە بەڕێوەبەتی باخچەکانم کارم کردووە دراسی زۆر وردمان لەسەرەوە کردووە چونکە نەمام هەیە یان دەوەن هەیە پەرژین هەیە بۆ شاری سلێمانی ناگونجێ بۆ دووکان کە ناحیەیەکە یا بڵێن بۆ سەیسایق ئەگونجێ بۆ محافەزەیەکی کەی هەولێر یان کەرکووک ئەگونجێ بۆ لەبەرەوەی ئێمە دەرەجەیەکی حرارەیمان هەیە کە زۆر نزمە بێتەوە ئەو دەرەجە حرارەیە کە نزمە بێتەوە بە 3 دەرەجە بە 4 دەرەجە ساڵی وا بۆ گۆڕیوێتی جۆرە درەخت و نەمام هەیە لێرە وشک بوون لە پارێزگاکانی کە کێشەی نەبووە حتا بۆ گەرماکەش بۆیە دراسەیەکی زۆر وردمان کردووە بەڵێ توانم بڵێم ئێستا و دارانی کە ئێمە هەڵی ئەبژێری لە شوەستەکانە یان ڕوێنین لە پارکەکانە لە باخچەکانە حتا حسابی ئێسا ئەوە شەکەین ئایا سەرو ئەو شۆستەی کە من داری تیازەراکەین ئایا ئەگەر سەرو ئەوە کارەبا بێ تەلی کارەبای لێبێ پێویست ناکەم من چم دارێک زەرعەکەم بۆ نمونە تووە کە زۆر گەورە بێ چکە من دواوە بێت بەس خەری شەڵپاچینی بووم ئەو کاتە داری کەمان هەیە ناگاتاو ئاستە جۆری دارمانەیە نموەکەی ئەوە نە گەورە نابێ من ئەچم لەویایە وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکان ئەچین لەویایە ئەو جۆرە نەمامە ئەڕوێنین بۆیە بەدراسیی ورد لەسەرەوەی ئەو هەڵمەتی کە دەست پێەکەن زیاتر گرنگی بە چ جۆرە دارێکەرێت زیاتر گرنگی بە چ جۆرە نەمامێک ئەیرێت کە لەگەڵ سروشتی پارێزگای سلێمانیا بگونجێت بە دەرەجەی یەک نەمامی تو بە دەرەجەی یەک نەمامی تو یعنی لێرەوە داوا لە هەوڵاتیانی شەکەم لە هەر شوێنێکە لە بەردەرگایانە لە حوشیانە لە کۆڵانیانە لە هەر شوێنێکایە نەمامی تو نەمامێکە کە دراسەیەکی زۆر وردی لەسەر کراوە ئەگەر ئێستا دیقەتی ناو شار بدەیت بەس سەیری نەمامی تووەکەم کەی بە جیاوازی لەگەڵ نەمامەکانی کە ئەبینی چەند نموویەکی جوانی هەیە پاشان نەمامی ناروەندمان هەیە کە نەمامێکی زۆر تایبەتیە نەمامی ناروەند جۆرێکی هەیە کە ئێسار خۆی موتور بکراوە حتا بە شێوەیەکی تۆپی بە شێوەیەکی زۆر جوان نموەکەی گەورە ئەبێ خڕ و لەگەڵ ئەوەیە نەمامی دارڕەشمان هەیە نەمامی زەیتونمان هەیە جۆرەکانی سنەوبەر جۆرەکانی سنەوبەر و سەر و بەگشتی هەمویان جۆرانن کە ئێستا ئێمە بە وردی کاریان لەسەرەکەین نەمامی قەزوانمانەیە کە لیگسترۆمە قەزوانی زیینەی پێڵێن کە هەمیشە سەوزە بەڵێ ئەمانە بە وردی دراسی لەسەرەکرێ بەڵام سنەوبەرەکانیش چەند جۆری هەیە تەبان سەرومان هەیە سنەوبەرمان هەیە زیاتر ئێمە کار لەسەر جۆری سنەوبەرەکانەکەین چونکە سەروەکان ئیش تۆزێک حاڵەتی ئەم خۆڵ و تەپ و تۆزوانە تووشی عنکەبوت و جۆرە نەخۆشیەکە بن بۆیە زۆر دراسی ئەوشمان کردووە یعنی ئێستا حتا سەر و سنەوبەر دووشتی جیاوازن ئێمە زیاتر سنەوبەرەکانەوەی کە گەڵاکەی تۆزێ دەزولەییترە ئێمە کار لەسەرەوە ئەەکەین لە شەقامەکانمانە لە پارکەکانمانە کە ئێستایان ڕوێنین ئەو جۆرە نەمامانە بەڵێ گونجاون بۆ ئێرە وەکو نەمام وەکو ئیتر پەرژینیژەوە ئەنواع جۆری پەرژیمان کاک بەڕۆچی سەبارەت بە داری ئەرخەوان دارێکی جوانە ئەرخەوانمان لە شاری سلێمانیە زۆر گرنگی پێیراوە لە پێشترا بەڵام ئێستا کەمتر ئەبینرێت من زۆر ئەو باسەمان لەگەڵا باسەکەن ئەرخەوانیشێکە لەو دارانەی کە زۆر جوانە زۆر بەرگەی بێ ئاوی ئەگرێ دارێکە کە بەرگەی ئەوە ئەگرێت کە کەمترین حاڵەت توشی نەخۆشی ئەبێ بۆیە ئەرخەوانێکێکە لەو دارانی کە ئێمە ئێستا تەرکیزمان قسۆتە سەر هەتا لەو ئەندەرپاسەوە پاسانەی کە لە بازنەی مەلیک محمود و لە ڕێگەی باخی بەختیاری دروست ئەکرێن هەمووی تەرکیزمان قسۆتە سەر ئەرخەوان بۆیە ئێمە ئەرخەوان زیندووەکەینەوە ئاشنایەکەینەوە بە شاری سلێمانی لەو شوێنانی کە پێویستکە بەڵام وا جوانترە ئەرخەوان کە لە تاک زرعی نەکەی وا جوانتر ئەرخەوان کە لە شوێنێکە بە کۆمەڵ بێ ینی شوێنێ بێ زۆر بێ پارکێ بێ بە زەرخەوان بێ
بلوارێ بێت مەسافەیەکی زۆری بەس ئەرخەوان بێ بینیمان لەگەڵ سروکی سلێمانیە ئەگونجە و لە ڕابردووە کاری لەسەر کراوە بەڵێ بە تەئکید ئەگونجێش ئێستاش لە هەنێک شوێن لە سەر شەقامەکان بە فەردی ماوەتەوە یەکێکە لە دارە جوانەکان و ئێمەکو بەڕێوەبەتی بەخشەکان کاری لەسەرەکەین لە داهاتووە ئەرخەوان بە ڕێژەیەکی زۆر لە ناو شاری سلێمانیە لەو شوێنانەی کە مابێت و کە ئیشی لەسەرا بکەین ئەیان ڕوێنی زۆر باش کاک بەهرۆز داواکاری بەڕێستان لە هاوڵاتیان چییە تا چەند ئەوان هاوکارتان بوون لە پاراستنی ئەو هەوڵانەی کە ئێوە داوتانە بۆ جوانترکردنی شارەکە من لێرەوە ئەمەوێ سپاسی هاوڵاتیان بکەم کە تا ڕادەیەک لەگەڵمانە هاوکارن بەڕاستی ئێستا ئێمە پێش ئەوەی ئەو پرسیارە وەڵام بدەمەوە پلانێکی کەمان هەیە هاوڵاتیانی شارەکەمان کە حاڵەتی بۆ نمونە ئەو بینا بازرگانیانی کە پێویستە نەمام لە بەردەم بیناکانیانە بڕوێنرێت کە ئەیان ڕوێنین بەڵام زۆر جار بەپێی پلانەکە نەمامەکە بە بۆنەی گەراجێکەوە یا بۆنەی حاڵەتێکەوە ئەو ڕژەی ئێمە بۆماندانا و ناتوانین هەمووی لەوێ بڕوێنینێن تەسلیمی بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانی ئەکەن ئیدخالی مەخزەنی بۆکرێ لەوێدایان ئەنرێ لە نەمامگەکانی خۆمان ئەم نەمامانە لەگەڵ ئەو نەمامانەی کە لە ڕێی سزا و ئەو ڕووداوانی کە ڕوو ئەدەن نەمام ئەبڕێتەوە یان بەداخەوە حاڵەتانە ڕۆیە ئێمە بە تەعیزی نەمام و نەمامانەکەیێتەوە ئێستا نەمامێکی باشمان خەزم کردووە لە ناو نەمامگەی بەڕێوەبەتی باخچەکانمانە کە ئەمە من لێرەوە بە هاوڵاتیەکانی ژەڵین ئەو نەمامانەی کە بەڕێستان تەسلیمی ئەمەیەکەن کە ئیدخالی مەخزەن و نەمامگەی بوەکرێ پاشان نەمامەکانی خۆت لە شەقامەکان لە جادەی مەولەویە لە جادەی ئۆرزیە لە شەقامە گشتەکانە ئەبینیتەوە کە ئێمە لەوێ ئەیان ڕوێنینەوە چکە ئێستا سەرمایی ئێمە داهاتی ئێمە بۆ نەمام تەنها و نەمامانەیە لەگەڵ ئەو ئینتاجێکە خۆمانەیەکەی ئەگەر باسی ئەو نەمامانە گەورانە بکەین ئەو نەمامانەیە کە هاوڵاتیان بۆمانەهێنن بۆیە ئێستا ئێمە پلانێک بەتەمای ڕاگەیەنین یعنی بەیەکەوە سلێمانی سەوزتر بکەین ئەگەر هەر هاوڵاتێکی خۆشەویست هەر لایەنیشی پەیوەندیدا هەر دۆستێکی ژینگە بێن هاوکاری بەڕێوەبەتی بەخشەکان مامکەن ئەگەر بە دابینکردنی چەند نەمامێکیش بێ ئەمە ئەو نەمامانە بە شێوەیەکی تایبەتی بە ناوی ئەو بەڕێزەوە ئەو خۆشەویستەوە ئەو لایەنەوە دانین و دوایی هەر خۆشی بانگێشت دەکەین لە شوێنێکە بە حملەیەک بە هەڵمەتێک ئەیان ڕوێنینەوە بۆی ئەو هاوڵاتی خۆشەویستەیان ئەو لایەنە بزانێت کە بە شاری سلێمانیا ڕۆی بڵێ ئەم نەمامانە من دابینم کردووە من دابینم کردەوە بۆ بەڕێوەبەتی باخچەکان بۆ شارەکەم لەوێ ڕوێنراوە بەتەماین و پلانش بخەینە جێبەجێکردنەوە بۆی زیاتر شەقامەکانمان سەوزترکەین وەلێرەوە داواکاریشم لە هاوڵاتیانی خۆشەویستی شارەکەمان هەیە لە سنووری بەڕێوەبەرایەتیمان و هەموو سنووری سەرۆکایەتی شارەوانی سلێمانیشە کە هاوکارمان بن ئێمە ئەو سەوزایی کە هەیە پلانی بۆ دانێ لە کاتی گەرمایە بۆ ئاودێریکردنی بۆ بەڕێوەبردننی بۆ هەڵمەتی ناشتن بۆ سەوزکردن بۆ جوانکردن زیاتر هاوکارمان بن بۆ چاودێریکردنی بۆ پاراستنی چونکە پاراستنەکەی زۆر گرنگە ئێمە ئەو لە هەر شوێنێکە کە باخچەیەکمان هەیە لە کۆڵانێکە لە گەڕەکێکە بە دەرەجەی یەکەم بۆ هاوڵاتیانی و کۆڵانەیە ئەو گەڕەکەیە بۆیە پێویستەکە هاوکارمان بن بۆ پاراستنی ئێمە لە بەڕێوەبردننی و لە چاکسازی و لە سیانەکردنیا بەردەوامە بین ئەوان هاوکارمان من بۆ پاراستنی کاک بەرۆستا چۆن کارەکەن بۆ ڕووناکی هەندێک لە پارکی ناوگەڕەکەکان هەندێک لە پارکەکان وەکو پێویست ڕووناکیەکی باشی نییە و خێزانەکان ناتوانن سەردانی ئەو پارکانە بکەن کارەکەن بە ڕووناکردنەوە پارکانە بەڵێ ئەوە گرفتێکە لە زۆربەی پارکەکانمانە هەیە بە حکمەوە قەیرانەی کە لە 2014ەوە ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئەو زۆر باخمان هەیە کە ئێستا پێویستەکە سەر لە نوێ ئینارەکانی سیستمەکەی شەبەکەی ئینارەکانی هەمووی سیانە بکرێتەوە شۆر لە ژێر عەرزا دروست بووە بۆیە ئێستا هەنێ باخچەوە خەریکین بە تایبەتی باخچە دەستماناوەتە باخچە گەورەکان کەوا ئێستا خەریکی دەرخستەکانین بە سوپاسیشەوە بە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی کە زۆر هاوکارمانن هەتا بۆ نوێژنکردنەوەی باخی گشتی ئەوان لەسەر بچێ ئەوان کرا و ئەوان هەستان بۆ سیانەی لیژنەکانی ئەوان بەڕێزیشیان بوو کە هەستان بە ڕووناکردنەوەی ناو باخی گشتی بیریشمانە چێ ئێستا ئێمە لە دوای نوێژنکردنەوەی باخی گشتیا خەریکی نوێژنکردنەوەی پارکی ئازادین دەستمان پێ کردووە بە خۆشحاڵیەوە بە هەمان شێوە لە سیستەمی ڕووناکردنەوەی ئێستا ئەوە دوسێ ڕۆژە دەستمان کردووە بە نوێژنکردنەوەی هەردوو دەریاچە دەستکردەکەی ناو پارکی ئازادی کە یەکێکیان دەریاچەکان بەداخەوە ژێری هەرگڵ بوو ئاویتیان ئاوەستا ئێستا واخەریکن هەم گلدانەوەی ئاویتیا زیاترەکەین پوڵتری ئەەکەین هەمووی بە شێوەیەکی مۆدێرن هەمووی ئەو دوو دەریاچەیە نوێژەنەکەینەوە لەگەڵ هەنێک لە ڕووناکردنەوە بۆ یاخکردنەوە و ئەمسیەتی وەرزشی و
سێتی یاری مناڵان و چەند شوێنێکە پێویستەکە لەوانەیە ئەو پلانی دامانناوە ئەگەر بجەکە بەشکە شوێنی ڕۆشتن و ڕاکردن لە ناو غاباتەکان دارستانەکانی پارکی ئازادیا دروستکەین بۆیە ئێستا خەریکی دراسی وردی ئەوەین کە پارکی ئازادی بە شێوەیەکی گشتی نوێژەنکەینەوە کە ئەویش بە هەمان شێوە بەدەستخۆشیەوە بە سەرۆکی شارەوانی مەنجومەنی شارەوانی بە بڕیارێکی زۆر گرنگیاندا کە بودجەی 2 ملیارد دینار لە ڕێوە بەرهێنەرێکەوە بۆ پارکی ئازادی دابین بکرێت. بەڵێ کاک بەرەز وەکو کۆتا پرسیار پێشتر بڕیارێکە بوو بۆ جگە لە سیتیەکان ئەوانی کە خانووی تازە دروستەکەن ئەبێت نەمامێک بۆ دوو نەمام لەبەر خانوەکەیان لەبەر ماڵەکەی خۆیان بڕوێنێت. ئێستا ژەو بڕیارە جێبەجێکرێت؟ ئێستا ئەو بڕیارانە کە هێتە لای ئێمە وەکو بەڕێوەبەرایەتیمان زیاتر بەز بینا بازرگانیەکانە وەکو کۆڵانەکان و خانوەکان تا ئێستا ئەو بڕیارە لای ئێمە نەهاتوۆتە پێشەوە و وەکو مۆڵەت نەهاتوە بۆ لای ئێمە بەڵام بینا بازرگانیەکان بەڵێ بینا بازرگانیەکان دیژنەی تایبەتیمان بۆ دایناوە ڕێنمایی تایبەتیمانێ هەتا بۆ جۆری نەمامەکان بۆ بینا بازرگانیانە حتا ئەوەشمان جیا کردوێتەوە بابیرمان نەچێ سروشتی سلێمانی و دروست بووە بڵین زۆنی سەرەوە کە زیاتر ڕەشەبای زیاترە یان سەرمای زیاترە لە زستانە حتا لە بینا بازرگانیەکان و لە پارک و لە باخچە و لە بلوارەکانیشە دراسەیەوەمان کردووە هەنێک نەمام بۆ بەشی سەرەوەی شاری سلێمانی ناگونجێ بۆ بەشی خوارەوە ئەگونجێ بە پێچەوانەکەشەوە ینی هەتا لە ئێستا دراسی ئەوەشمان کردووە لە بینا بازرگانیەکانیشە بۆ هەنێک لە بینا بازرگانیەکان پێیانڵین ئەو جۆرە نەمامانە ئەگەر بکەوێتە بەشی سەرەوەی شاری سلێمانی ئەو جۆرە نەمامانیان بۆمان دیاری کردوون کە ئەتوانن بیڕوێنن لە وەکو بینا بازرگانیەکان بەڵێ ئێستاوە بین ئەو بەرنامەی جێبەجێکرێت. دەست خۆش بێت لەشتان ساخ بێمە جێی دڵخۆشیە ئەوەی کە ئەبیسرێت لە ئێستا ئێوە بە پلان خەریکن کار ئەکەن بەرنامەدا ئەنێن دواتر بەرنامەکان جێبەجێیەکەن لەشتان ساخ بێت بە هیوایە کە هاوڵاتیانیش هاوکارتان بن.